مۆزەخانەیەکی خەیاڵی و تەواو جیاوازە، پڕیەتی لە ژووری خەیاڵی و فێڵی ئەندازیاری. بەشێک لە ژوورەکان هەڵگەڕاون، بە هەڵگەڕاوی شێوەی کەسەکە دەردەکەوێت. ژووری دیکەشی هەیە بە شێوەیەکی ئەندازەی ترسناک دروستکراوە و هونەری ئەندازەی تۆقێنەری تێدا بەکارهێنراوە. ژووری بێکۆتا ژوورێکی پڕ لە ئاوێنەیە. لەو ژوورە زۆر بە قورسی ڕێگەی دەرچوون دەدۆزرێتەوە. تونێلی خولاو ئەندازەی دروستکردنەکەی بە شێوەیەکە کە کەسەکە وا هەست دەکات لە شوێنێکی بەرزەوە دەخولێتەوە، بەڵام تونێلەکە جێگیرە. ئێمە بابەتەکانمان لە بینایەکە چۆن دابەش بووە کاتێکەوە میوان دێتە ژوور و تیکتە بڕێت. یەکەم شت ئەم قاتیعەیەک وەک ئەبینن ئەم بەشە ئێرە لەم بەشە کۆمەڵێک بابەتی فکریمان هەیە زیاتر، هەم وێنێ و هەم بابەتەکان فکرین، یعنی بۆ وێنەگرتن نیە زیاتر مەلموسن. و دوای ئەوەی کە ئەم قاتیعە تەواو بێت قاتیعی سەرۆمان هەیە زیاتر ئاوێنەی لێ، ینی بابەتەکانمان لغزەکانمان زیاتر ئاوێنن و پاشان قاتیعی ئەو بەرامبەری دێت. ئەوش کۆمەڵێک بابەتی جیاوازمان هەیە، ینی ئەمە ناتوانین زۆر وەسفی جێیەکەمان بکەین، هەتا میوان و سەردانیکەر خۆی نییە بۆ ئێرە زیاتر لە بابەتەکانمان ڕوو نەبێتەوە بۆی لە فکرەکانمان تێناگەن. ئەو مۆزەخانەیە جۆرەها هونەری دیکەی تێدایە، وێنەی جوڵاو و هونەری موگناتیسی و ئەندازەی و فێڵی چاو و چەندین هونەری دیکە کە گەشتیاران چێژ لە سەردانیکردنی وەردەگرن. جێش خۆشە، تام چێژش خۆشی هەیە، شتیان تکەی تێدای شتێوام نەدیت بوو، خاستە نەو غورفانە دەچێنە ینی هەستەشکە تێوە نوێندەر. ئەو مۆزەخانەیە کە بە مۆزەخانەی وەهمی ناو دەبرێت، ماوەی 5 مانگە لەلایەن ستافێکی کوردەوە لە شاری هەولێر و دهۆک کراوەتەوە. واژ بڕیارە لە شارەکانی دیکەی هەرێمی کوردستان نقی دیکەی بکەنەوە. سۆلین حەسەن، کورسات نیوز، هەولێر.